یاری کۆتایی پاڵەوانێتی قوتابخانەکانی هەرێمی کوردستان لە نێوان قوتابخانەی زێوەری شاری هەولێر و قوتابخانەی چیای گارەی شاری کەرکووک بەڕێوەچوو لە تایم یەکەم یاریەکەدا کە لە هۆڵی سەنتەری بلوو لە شاری هەولێر ئەنجامدرا. قوتابخانەی چیای گارە بە گۆڵێک پێشکەوت، بەڵام لە نیوەی دووەمدا زێوەر توانی هەستێکی بەرز پێشکەش بکات و یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بەرێتەوە و بۆ دووەم ساڵی 1-2 بێتە پاڵەوانی خولەکەش لەلایەن کۆمپانیای کۆکا کۆلا سەرپەرشتی دەکرا و بەهۆی بوونە پاڵەوانیشەوە قوتابخانەی زێوەر دەنێرێتە شاری دووبەی ئیمارات بۆ گەشتێکی زانستی وەرشی. لە پاڵەوانێتەکەدا 400 قوتابخانە و 3000 خوێنکار لەسەر ئاست یەرێمی کوردستان لە خولی ئەم ساڵدا بەشداریان کردبوو. سپاس خۆی گەورە دەکەم کاتانیمان نازناوەکە بین و بوومە گۆڵکاری خولەکە بە تۆمارکردنی 24 گۆڵ. لە بیدایەتی ڕەپشمان بەخوای بەستی تا ئاخیری گەمە لەو یاریەش هەر هەفتایەکەم زۆر ناخۆش کاتێک گۆڵمان خوارد، بەڵام بە پشت بەستن بەخوای گەورە دواتر بەخۆمان توانین ئەنجامەکە گۆڵی کە بکەین و بیکەین بە 3-2 یاریەکە ببینەوە.